خەڵک بڕیاری داوە مافی حکومتان نەماوە. بینەرانی ئازیز، ئەمە دروشمی خۆپشاندەرانی لەندەن بوو لە بەرامبەر سەردانی نێچیروان بارزانیندا کە هەم دەوترایە و هەم بە پلاکار بەدەستەوە گیرا بوو. بۆ تاوتۆکردنی ئەم بابەتەش ئێستا نووری بەشیر لە حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و یەکێک لە ڕێکخراوانی خۆپشاندانەکە لەگەڵماندایە. نووری بەشیر، ئێوارەت باش و سوپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بیت. ئەمەوێت سەرەتا لەوە پرسم پێش ئەوەی کە بچینە سەر خۆپشاندانەکە کە ئامانجی سەردانی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ لەندەن و بەریتانیا چی بوو؟ سپاس بۆم فرسەتە. سڵام بۆ بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤی هەیە. سەرەتا ئەگەر فرسەتم بیتێ لەسەرم خاڵە نەختێ زیاتر قسە بکەم، چونکە سەردانەکە هەروە ئەبێمە هەلومەرجێک کە تیا ئەم سەردانەی کردووە سەرۆکی حکوومەتی هەرێم لەگەڵ سەرانی بەریتانیا کۆوە بێتەوە چل هەلومەرجەکە و چی سیاسەتێکی لە پشتسەرەوەیەوە خەڵک لە چواوە ساوە خەڵکی کوردستان لەم ڕێکەوتنی ساد و سەودایی بینی دوو حکوومەت و دوو ئەحزابی بۆرژوازی کە دانیشن. سەرەتا لە کاتێکە نێچیروان بەرزانی ئەم سەردانەکە هەلومەرجی کوردستان درێژەی هەلومەرجی حەڤەی شوباتە، درێژەی هەلومەرجی 19 ئۆکتۆبەری 2019 کە عادل عەبدولمەهدیان لەسەر دەسەڵات لابەر، درێژەی هەلومەرجێکە کە لە ناوچەکە حەریریان لە لوبنان لابەر، درێژەی هەلومەرجێکە کە لە سوودان عومەر حەسەن بەشیریان لابرد. واتە لە قەیرانێکی کراوەی هەلومەرجێکی ناوچەکە هەیە کە لە زمنیشە حکوومەتی عێراق کە کوردستان لە چوارچێوەی عێراقایە بە هەمان شێوە بێحکوومەتی بەسەرەبا و دەسەڵاتدارێتی ئەحزابی میلیشیا و ئەمانە بەسەرەبن و خەڵکی کوردستان لەژێر ئەم هەلومەرجە و ئەم سیاسەتی و ئەم دەسەڵاتی ئەمانە نەبوونی نەداری، بێکاری، سەرکوت، نەبوونی ئازادی، هەر سەیری خۆپشاندان و ناڕەزایەتەکانی کوردستان کە لەسەر دەستگیرکراوانی بادینان کە لەسەر قوت و نانی خەڵک هاتوونەتە جواب چۆن زیندان کراون. کەوابێتە هەلومەرجی کوردستان بە هەمان شێوە ئەم دەسەڵاتە ئیسفادە لە هەلومەرجی کراوەی منتیقەکە و سەرگەردانی حکوومەتێکە با کە حکوومەتیشی مستەقیری نییە خۆی بچێ ئەمانە بکە. بەجیا لەوەش هەلومەرجێکی کێشمەکێشی ناوخۆیی ئەحزابەکان لە بینی خۆیانە و ڕۆژانە دەرخستنی فایلی دزی و گەندەڵی و دەستگرتن بەسەر مڵک و ماڵی خەڵکە. بەجیا لەوەش نێچیروان بەرزانی لە حاڵەتێکە هاتووە بۆ ئەم سەردانە کێشمەکێشی ناوخۆی پارتیشەیە کە جێگا و ڕێگایەک بۆ نێچیروان بەرزانی نەهێراوەتەوە. سەرۆکی حکوومەت کە ئێستا مەسرور بەرزانیە جێگایان بۆ ئەم نەهێشتوتەوە و حتا بەسەر ئەما بازیان هەیئاتێ نوێنەریە بۆ کوردستان ئەچن مەسعود بەرزانیە بین لە باتی نێچیروان بەرزانی. نێچیروان بەرزانیش لەم فرسەتە هەم کاتی هەڵبژاردنە هەم بۆ خۆ دەرخستن و جێگا و ڕێگای خۆی تەرحبکە ئەم سەردانەی کردووە و بۆ هەمان شێوەش لە بەریتانیا هەلومەرجێکی ئەزمەگورتووی سیاسی و اقتصادی هەیە لە دوای برێکستەوە کە ڕێخەی بە دەسەڵات گرتووە و دەسەڵات هەر لە هاوکاتی سەردانی نێچیروان بەرزانی چەندین کابینەی وەزارەتەکەی گۆڕیوە و هاوکاتیش ڕێکەوتنێکی ئۆکۆس لە بینی ئوسترالیا و ئەمریکا و بەریتانیا ڕێکخراوە ئەگەرچی بۆ دانی چەکی ژێردەریایی ناوەچیە، بەڵام کۆمەڵێ دەورەیەکی تازەیە لەو سەرگەردانی بەسەرچوونی دنیای یەکقوتبی و گەورەی ئەمریکا بەڕێوەچێ. بۆیە دانیشتنەکەی ئەمان ئەگەر قسە لەسەر ئەمە بکەین و بە ڕۆشنی ڕۆشن بێ خەڵکی کوردستان ئەمەی لا ڕۆشن بێ خەڵکی کورزمانانی دەرەوەکە لەو ناڕەزایەتیانە بەشداریان کردو و بەشێکە لە وڵاتان هەیە بزانن ئەمە بۆ ڕێکەوتنێکی بازرگانی و سیاسیە لە بینی خۆیانە کە قانزاج و بەرژەوەندیەکانی ئەچێتە گیرفانی دەسەڵاتدارانەوە و ئەحزابی دەسەڵاتداران و ئەو مەسئولانەوە ئەو سەرمایەدارانەی کە لە دەوری ئەوانن. ئێمە ئازانین خۆ ئەمە یەکەم سەردان نییە، هەر پاریش بۆ فەرەنسا سەردانی کردووە بۆ هەڵبژاردننی ڕئیسی لە ئێرانە وەکو کابرایەکی مجریم و دەستی سوورە بە خوێنی هەزاران کەس بۆ پیرۆزبایی چوو ئەوانە و پێشتری سەردانی کەی کرد بۆ ڕێکەوتن. کوردستان پڕە لە کۆمپانیای تورکی، پڕە لە کۆمپانیای ئێرانی، پڕە لە
کۆمپانیای وڵاتانی کەی لە جیان ئەم سەردانش ئێرە بەشەکە لەوانەیە کە داوا لە بەریتانیا ئەکەن کە بچێتە ئەوێ و مەشاریع و شت ئیدامە بن و بە تایبەتی لە دەورەی شکەی شایە کە هەم حکوومەتی عێراق هەم حکوومەتی هەرێم زۆر ئەترسێلەوەی کە تا دیسەمبەری ئیمساڵ واتەمانی 12 ئیمساڵ هێزەکانی ئەمریکا لە عێراق کشێتەوە شوێنێک کە بەدەستیانەوەمادێت سیاسەتی خوانیتە ئیدامە بن و 30 ساڵی ڕابردوو ئەمریکا و ئەم وڵاتانی هاوپەیمانی ئەوروپی مەصرفێکی زۆر و پارەیەکی زۆریان خەرج کردووە کوردستانە بۆیە ئەبێ وەکو بنکەیە دەستیان تا بمێنێتەوە و لە ئەم ڕابطەیە ڕاگەرن بۆ فشارهێنان هەم بۆ ئێران هەم بۆ حکوومەتی عێراق لە کوردستانەوە ئەگەر ئاگادارم هەر دوێنێ و پێرێک هەیکەلی کونسوڵخانەیەکی ئەمریکا گەورەترین کونسوڵخانەی دنیا لە هەولێر ئاکراوەتەوە ئایا هەولێر و کوردستان ئەو جێگا ڕێگا مهمەی هەیە بۆ ئەوەی کە ئەمان ئەمە بکەنەوە بە تاکید جێگا ڕێگاکە جێگا ڕێگای سیاسیە کە بەکاری بێنن و خەڵکی کوردستان بە کوش بن ئەجینە دەوڵەتی بەریتانیا و ئەمریکاش ئەزانێ ئەم دەسەڵاتدارە سەرکوتن حکوومەتی هەرێم حکوومەتەکەی پارتی و یەکێتی حکوومەتەکەی نێچیر ئەوەیە بۆیە بێ خەڵک ڕاستەکەی ئەوەی کە لا ڕوون بێ هەر ساد و سەودا هەر سەردانێکە ئەیکەن کە دوێنێ و پێرێ لەگەڵ باڵێزی عێراق و باڵێزی نەمسا لە عێراق و ئەردەنا کۆبۆتەوە و لەگەڵ باڵێزی بەنگلەدش کۆبۆتەوە داوەت کراوە بۆ بەنگلەدش ئەمانە هەمووی بۆ چییە بۆ ساد و سەودایە وەکو ئەحزابێکی بۆرجوازی دەسەڵاتدار کە لەسەر خوێنی خەڵکی کرێکار و زەحمەت چێش ئەژین باشە ئەم کۆمپانیا و ئەنواع ئۆشکاڵ مەشاریعکەن بەڵام لەو لاشەوە خەریکن کەرتەکانەکەن بەکەی تایبەتی و خەڵ لە برسا ئەمرێ بۆیە ئەمە سات و سەودایەکی بینی دوو دەسەڵاتدارێتی حیزبی محافظ وەکو حکوومەتی بەریتانیا و لەو لاشە حکوومەتی هەرێم کە نێچیرۆڤان بەرزانی و پارتی ئێستا نوێنەرایەتی حکوومەتەکە زیاترەکە ئەگەر چی حکوومەتی هەموو حیزبەکانە بە قەومی و بە ئیسلامیەکانەوە بەڵام پارتی توانێتی سەیتەرەکە بەسەر ئەوە و نوێنەرایەتی خۆی ئەم ئەحزابانە بە نوێنارێتی ئەوان بێتە دەرەوە و بازرگانی و شاندانێککە ئێوە ئەنجامتاندا لە بەرامبەری هەر لە بەرامبەر ماڵی سەرۆکوەزیرانی بەریتانیا و ئەو جێگەی کە نێچیروان بەرزانی بۆی ڕۆی وەکو لە گرتە ڤیددیۆکەمە بینیمان و لێرەشە هەندێک وێنە دەبینین کە خۆپشاندانێکی بەدەنگ ئەنجام درا وەکو ڕێکخەران و بەشداربوانی ئەو خۆپشاندانە ئەگەر بە کورتی چوونە پێشەوەی ئەو خۆپشاندانەوە ئامانج لێ بۆچی ئەم خۆپشاندانە ئەنجام درا بۆمان باس ڕاستەکەی خۆپشاندانەکە خۆپشاندانێکی زۆر گەورە بوو حتا بۆ ئاگاداری و ئینسان لە باری ڕاستگۆییەوە بڵێ پێشتر ڕاگەاندنێکیش کرا بوو کە لەوە ئەچوو ئەحزابی کەی لە پشتەوە بێ بەڵام ناوی خۆیان نهێنا بێ ئاگاداری سەردانەکەی نێچیرۆڤان بەرزانی بوو بن پێشتر بەڵام لەژێر هیچ ناوێکە بەڵام حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان ڕاگەاندنی خۆی یاوە بەردەوامیش لەسەر هەر خواست و مەطالیبێکی خەڵکی کوردستان هەبێ داواکاریەکە بێ و پێشەلکاریەک هەبێ لە کوردستان حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان لە دەرەوە جەریئانە بە ناوی خۆیەوە ڕاشکاوانە بانگەوازی کردووە بۆ ئەمەش بە هەمان شێوە ڕاگەاندنی خۆی یا بانگەوازی کرد بۆ هەموو کورد زمانانی دەرەوە کە بەشداری ئەم خۆپشاندانە بکەن لە بەرامبەر سەردانی نێچیرۆڤان بەرزانی و ئەو دروش مولافیتانە بەرزکەنەوە بۆ ئەوەی خەڵکی بەریتانیا و حکوومەت و دەسەڵاتدارەکان بزانن ئەمەی کە سەردانی کردو بۆ لە ئەوان هاتوون دانیشتون ئەگەرچی خۆیان ئەیزانن مافی مرۆڤ ئەمنستی ئینتەرناشناڵ ڕێکخراوی چاودێری جیهانی ئەمانە هەمووی ئاگادارن لەو پێشێلکاریانە بەڵام بۆ تەئکیدکردنەوە و گرتنی نەک تەنیا ئەمە گرتنی یەخەی نێچیرۆڤان بەرزانی بێکە کورزمانانی خۆپشاندانەکە زۆر بە تونجی هێلکەیەکی زۆریان پێبوو لە شوێنی جۆرا و جۆر حملەیان کرد بە حیمایەکانی بە سیارەکانی و هەروەها دانی شیعار نەک بۆ شەیم شەرمەزاری بۆ نێچیرۆڤان بەرزانی بەڵکو بۆ حکوومەتی بەریتانیاش کە لەگەڵ ئەمانە دانیشێ و دەستی سوورە بە خوێنی خەڵک بۆ ئێمە ڕاستیەکەی لە هەر شوێنێ ئەم سەرانی ئەحزابی یەکێتی و پارتی حکوومەتی هەرێم دەربکەون تا ئەو کاتەی دەستیان بە خوێنی خەڵک سوورە خەڵک برسیەکان خەڵک سەرکوتەکان بانگەوازی خۆپشاندانەکەین و داوا لە کورزمانانی دەرەوەکەین بەشداری بکەن و کورزمانانی دەریشەوە ڕاستەکەی
گەنجانێکی زۆرن کە لەژێر سایەی دەسەڵاتی ئەمانە لە برسیکردن و دەکارکردنی ئەمانە لە تەواوکردنی خوێندن و نەبوونی کارە لە بێکاریە ڕایان کردووە زۆر داغ لە دڵن زۆر نیگەرانن و ئەیانەوێ بە هەموو شوەیەک کۆمەلگای نێودەوڵەتیش ئاگادار بکەنەوە دەسەڵاتی حکوومەتی بەریتانیا ئاگادار بکەنەوە بۆی کە ئەم دەسەڵاتە هیچ نوێنەرایەتێکی خەڵداگا و هەر تیجارەت و بازرگانیەکەکە لەسەر حسابی برسیکردنی خەڵکی کوردستانە بۆیە ئەم خۆپشاندانانە ئێمە بە شعار و دروشمەوە کە لەوێ بەشداریمان کرد و کورزمانان ئەم شعار و دروشمانیان ئەوتەوە و هەر یەک فەرد لەمەوە پێش بە هەمان شێوە لە سیوێکی ئابا لە سووربوونی دەستیان بە خوێنی خەڵکی کوردستان لە هێنانەوە و دەستگرتنی حکوومەتی بەعسا لە سیوێکی ئابا لە بەردەمی نووسنگای حکوومەتی هەرێم بانگەوازی خۆپشاندانمان کرد و تەنیا هێزێک بووین کە لە مەیدان نابین وەکو دو پرسیارێک وەکو هەم لە قسەکانی خۆتان داهات وەکو لە گرتە ڤیدیۆکانە دەردەکەوت وەکو لە خۆپشاندانەکانی تریشەوەکو ئەماژەت پێدا سیوێکی ئابوو زۆر خۆپشاندانی ترکە لە لەندەن ئەنجامتاندا بوو دەبینیت کە ئەوانەی بەشداری خۆپشاندانەکان دەکەن زۆر تووڕەن زۆر نیگەرانن لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و ناڕەزاتیەکەیان یعنی پێوە دیارە بە شێوەیەکی زۆر باڵا هۆکاری ئەم ناڕەزاتیە توندە ئەم تووڕەیە چییە؟ نیوەی ئەو کورزمانانەی کە لەوێ بەشداریان کرد ڕاستەکەی نیوەی ئەوانن کە بە دەریا لەژێر زوڵم و سەرکوت و نەبوونی کار و برسێتی و هەڕەشەی ئەم دەسەڵاتە هاتوونەتە دەرەوە حکوومەتەکەی نێچیروان بەرزانی و دەسەڵاتدارێتی بنەماڵەیی یەکێتی و پارتی و حیزبەکانی کەی گۆڕان و نەوەی نوێ و ئیسلامیەکان هاتوونەتە دەرەوە ڕاستەکەی بۆیە دەریای جیان بڕیوە ڕێگای یۆنانیان بردی ڕیوە ڕێگای ئاوی نێوان تورکیا و وڵاتانی کەیان بڕیوە بە چوپ و ترسی غەرقبوونی نێوان فەڕەنسا و بەریتانیان بڕیوە پارەیەکی زۆر قەرزکردنی خێزانیان سەرف کردووە بۆیە تووڕن لەو دەسەڵاتە بە تایبەتی دەسەڵاتداران کوڕەکانی خۆیان بەبێ ئەوەی ئارەق بڕێژن تازەترین سیارە گەورەترین خان و سەرفکردنی پارە و دۆڕانی لە قومار و لە سەرفکردنی لە بازرگانی جۆرا و جۆر و سەرفکردنی بۆ وڵاتانی جۆرا جۆر بۆیە ئەم گەنجانە ئەم لاوانە ئەم نەوە نوێیە هەموو ئەم واقعەتانە ئەبینن کە ئەو دەسەڵاتە ئەگەر لە کوردستانە سەرکوت کرێن و ڕێیان پێنێرێ و چاوترسێن کرێن و زیندان بکرێن ئەوە لە دەرەوە ئازادن بۆ ئەوەی کە لە هەر شوێنێ ئەمانە دەرکەون بتوانن ڕێگەیان پێ بگرن و بە تووڕێیەوە ڕوبەڕوویان بنەوە و شعاری دژیان بن و تەنیا نەک شعاریش بە دژیەوان ئەو حکومەت و دەسەڵاتدارانەی کە لەگەڵیانە دانیشن ڕوبەڕوویانە بنەوە ئەم ڕوبەڕووبوونەوەانە تەنیا هەر لە بەریتانیانەکە یەخانەگرن لە وڵاتەکانی کەنەدا بەلجیکا سوید حتا ئوسترالیا وڵاتانی جۆرا و جۆر یەخەی ئەم دەسەڵاتدارانە کە ڕووەکەنە دەرەوە چی لە ئاسی حکومەتا چی لە ئاستی مەسئولینی حیزبەکانیان هی پارتی و یەکێتی دەرەکەون لە هەر وڵاتێکە خەڵکی خەیانەگرێ و بۆ دیفاع لە خواست و ئازادیەکانی خەڵک بۆ دەست هەڵگرتن لە سەرکوتی خەڵک بۆ دیفاع لە زیندانیانی بادینان ئێستا هەیە بۆ بە دژی ئەو فەساد و گەندەڵی و شتانەی کە ڕۆژانە لە میدیاکانەوەی بینی هەر دوێنێ ببینە میدیاکان چی ئەڵێ لەسەر مەسەلەی دەسەڵاتی یەکێتی و پارتی کە لە ناوچەکانیانە چۆن قۆرخی کۆمپانیا و ئەرز و خان و ئەمانیان کردووە ئەمانە هەمووی لەسەر حسابی خەڵکەکەن چی بەم بازرگانیە کێنە دەرەوە چی لە ناوخۆشە دەستی دەوڵەتی تورکیا و ئێران و حتا حکومەتی مەرکەزیش ئەگرن بۆ زۆر کۆمپانی یان ئەو پارە و حسانەی کە لە حکومەتی عێراق وەرەگیرێ چەنی بە بندیوار و چەنی بە دزی و چەنی بە مەسئول بە ملیۆن بۆ ئەندام پەرلەمان و خانەنشینکردنی سەرانی حیزبەکان و ئەندامانی حیزبەکانیان بووە بەڵام لەو لاوە خەڵک بۆ نانێ محتاجە لەو لاوە خەڵک لە پاڵ کۆشی هەور بڕا خانووی تەنەکە و خانووی گڵ هەیە کە پیان ڕەوا نابینین بە زیادە ڕەو ناویانە بن و تێکی ئەیان بۆیە ئەم
کوردان کورزمانانەی دەرەوە کە لە دەرەوەن ئەگەر لە ناوە هیچیان پێ نەکرێەوە تا لێرە توانیە خەیان بگرن و نێڵن بە شێوەیەک سەر دێت بێن و بە ناوی خەڵکی کوردستانەوە بێن هاتوچۆ بکەن و ساد و سەودای بازرگانی و سیاسی بکات.